سەیری ڕۆژمێر ئەەکەیت ئەبینیت یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگی پێدراوە لە جیهانە ئێستاکاری بۆ ئەکرێت بۆ ئەوەی کە ئەمەنە مرۆڤ بەدەستیەوە نەناڵێنێت بابەتی مادە هۆشبەرەکان و بەکارهێنان و هەروەها بازرگانیکردنە بەم جۆرە لە مادانەوە هەر بۆیە ئەمڕۆ 26 مانگی 6یان بۆ داناوە بۆ ئەوەی کە بەرنگاری ئەم بابەتە بنەوە واتە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان هۆشیاری ببەخشن بە تاک بەکاری نەهێنن کە بەداخەوە سەر کوێمە بنین لەناو گەنجەکانیشە لەلای خۆمان وردە خەریکە ئیتر ئەمە تۆزێک زەنگی مەترسیەکە بەرگێمانەکەی بەکارهێنێت بەڕاستی ینی منەمێ ئەمڕۆ لەسەرم بابەتە بۆی قسەی هاوڵاتیان بکەین قسەی و خێزانانە بکەین کە بە تایبەتی بۆ هەرزەکارە بەبێ جیاوازیش لە بینی هەردوو ڕەکەسەکە ئەو ساگەر کەسێک تووشی ئەم بەکارهێنانی مادەی هۆشبەرە بووە چەندین دکتۆر و چەندین لیژنەی تایبەت و چەندین ڕێنمایی کاری خێزانی و هەمووی لەگەڵ یاخەریک بوون تاوەکو بێنەوە سەر ڕێگە ڕاستیانی ئاسایی بەڵام ئێستا بەداخۆ تو سێرەکەین ئامارەکان لە بەرزبوونەوەیە بە تایبەتی لە نێوان گەنجانە چای هۆکارەکەی چییە یاخود ئێمە چۆن بتوانین کۆنتترۆلی ئەم بابەتە بکەین ینی بەردەوام خۆ برایانی ئاسایش ئەو کەسانی کە لە ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەرەکانە کارەکەن بەردەوام کار لەسەرەوەکەن کە بە دوای هۆکارە سەرچێکە و ئەو کەسە سەرچانە بگەڕن کەم باندانە بڵاوەکەنەوە لەناو منداڵان و گەنجەکانمانە بەڵام ئەوی کە گرنگە چۆن ئێمە بتوانین ئەم بڵانسە ڕابگرین و بتوانین کۆنتترۆلیکەین توان ڕێژەکەی کەم بکەینەوە لە باتیەوەی گەنجێک بی لێو بکاتەوە بە دەنگچە حەب بێت یاخو بە شروعێک بێکەی کڕێ بیبێن بە ڕێگایشی کە ینی با تۆزێ واقعتر قسە بکەین لەگەڵ بینەرەکانمانە بۆ لەبەرەوەی زۆربەی دایک و باوک ئەوەی کە من ئەیزانم دایکەکەی ناتوانێت ینی بەڕاستی ئەمە پرسیارە ناتوانێت کچەکەی کۆنتترۆل کات بۆ لەبەروی فێر بووە ئەی ئەمە بێ چێ کۆنتترۆلی کات ئەمە پرسیارەکەیە ئەرچی حکومەت چییە ئەرچی دام و دەستگاکان چییە ئەی ئەرچی کۆمەلگا و ڕێکخراوەکان چییە توانین ژینگەیەکی لەبار بوانە دروست ئەمانە کۆمەڵە پرسیار لە قۆناغێکە هەرزەکار لە قۆناغێکە حەزە کاشتی تازە تاقی بکاتەوە و بێگومان بەداخەوە ئەبینین هەندێک ڕێکلامیش لە پشتیەوەیەتی ئەم بابەتە هەر بۆی زۆر جار ئەم وەسوەسەیە تیای دروست ئەکا کە بچێت تاقی بکاتەوە کاتێک تاقی کردەوە ئەبینین لە کۆڕی هاوڕێیان هەندێک جار بەردەوامە بێ بەداخەوە کاتە بە قەولی سەرکۆ و ئەوەی کە هەر خود ڕۆژەکەشی لە سەردانراوە ئەم خۆشیاریە چۆن بەتایبەت لەناو گەنجان و هەرزەکارانە دروست بکرێت بۆی کە دوای ئەم بابەتانە نەکەون بۆی داواکەن لە میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز ئەنوەر عەرەب ئەمین ڕاهێنەر بری بە گژە چوونەوەی مادە هۆشبەرەکان و ئالەدەبوون لامان ئامادە بێت بۆی کە ئەو پێمان بڵێ چی بکەین لەڕۆیە بە ڕۆژانی بەخێر بێت ئەگەر لە ناوڕاستە دانیشی زۆر سەرچا باشی بەڕێزم بەخێر بێت هەر ئەزیێت کێشی پێمان بڵێ ئەم ڕۆژە کە دانراوە بابەتێکی هەرە گرینگە جا خۆت پێمان بڵێ ئەمە لە لای خۆمان تا چەند هەست بە مەترسیەکە کراوە کە ئێمەش قۆڵی لێ هەڵماڵین هۆشیاریەکان چڕتر بکرێتەوە لەم بوارەیە پێشەکی سوپاس بۆ میوانداری جەنابتان بابەتێکی گرنگ و تەوەرێکی گرنگە هۆشیاری لەسەر مادە هۆشبەرەکان بێگومان ئاشنابوونی هەرێمی کوردستان بزاد و عراقیش بەم مادە هۆشبەرانە لە دوای پرۆسی ئازادی عراقەوەیە لە ساڵی 2023ەوە وەزم لە بەرنامەیەکی تریش هەر لێرەوەم باس کردووە کە پێش پرۆسی ئازادی عراق 9 حاڵەت بە تەحدید زیاتر کەمتر ئەگە شتێکی زۆر کەم هەبێ بەکارهێنانی مادەی هۆشبەر لە عراق و هەرێمی کوردستانیش هەبووە بەڵام بەداخەوە دوای پرۆسی ئازادی عراق وەکرانەوەی سنوورەکان بەپێ ئەوەی کە نەتەوە یەکگرتوەکان ئاماژەی پێیەکە هەرێمی کوردستان بەپێی هەڵکەوتی جوگرافیاکەی کە بە بەشێک لە ڕێڕەوی ترانزیەتی مادە هۆشبەرەکان ئێستا دانرێ و هەروەها باری ئابووری ئەو بارە نالەبارە دۆخە ئابووری کە ئێستا هەرێمی کوردستانی گرتووەتەوە و میدیا و لە ناویشە بیزات سۆشیال میدیا سێ هۆکاری گرنگن کە ئێستا بوونەتە هۆکارێکی زۆری بەربڵاوی مادەی هۆشبەر بەداخەوە ئەم سێ هۆکارە وای کردو کە ئێستا ئاستی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە ئاستێکی بەرز بابێەوە لە بەرزبوونەوە شابێ بەداخەوە ینی بەپێ ئەو داتایی کە لای منە لە ساڵی پار لەم بەروارە تا ئێستێک ئەمە قسەی تیاکەین نزیکەی 1527 کەس سزادراوی مادەی هۆشبەرمان هەیە ئەمە ئامارێکە لە بەڕێوەلاتی چاکسازی کۆمەڵایەتی هەرێمی کوردستانەوە بەڕێز ئیحسان 1527 کەسمان هەیە ئەمەنەیە کە بەڕسمی ناوی ئەمەی کە بەڕسمی لە ئاماری حکوومەتی هەرێما هەیە لە ساڵی ڕابردووە ئەو ئاماری کە لە ئێستا هەیە بەپێی ئەوەی کە دام و دەستگا پەیوەندیدارەکان ئاماژەی پێەکەن لە بەرزبوونەوەیە کە بەداخەوە لەناو ئەو ڕێژەیە 800 کەسی کە زیاتر لە نیوەیەتی
ئەوانن کە بازرگانیان بە مادەی هۆشبەرەوە کردووە کە ئەمەیان زیاتر جێگەی مەترسیە چونکە ئەوەی کە بەکارهێنەرە تەنها زیانەکەی بۆ خۆی هەیە وەک نەخۆش تەماشاکرێت بەڵام ئەوەی کە ئەبێتە بازرگان جگەل لە خۆی یا ئەکرێ خۆی بەکاری نێنێ بەڵام چی بکە خەڵکانی کەی پێتوش بکە بێتە هۆکاری بۆ زیاتر تەشەنەکردنی مادەی هۆشبەر کە بەداخەوە ئەمەیان جێگەی کارەساتە و لە ناویشیە کارەساتر لەمە ئەوەی کە ڕێگەزی میتیایە کە ئەمانش بڵێتە بەشێک لە بازرگانی کارانی مادەی هۆشبەر. باشە کاگەنەر زۆر جارەڵێن ئێمە ساڵ بە ساڵ کە ڕۆژێک دیارە کرێبووەوە ئاواتە خوازین کە ئامارەکان بەرەو کەم بوونەوە بڕە بەڵام بەداخۆ ئێستا وەکو جەنابەت ئامارەکانت لە بەرەو بەرز بوونەوە ڕوە بەڕێستان پێمان بڵێ هۆکارێکی سەرەکی هەیە کە ئەمە وەعکا گەنجەکانمان بە شێوازێکی باش ڕووبکەنە ئەم مادەی هۆشبەرانە؟ بڵێ وڵی هۆکارەکان زۆرن بەڵام بەپی کاریگەری هۆکارەکانەکرێ ئێمە ڕیزبندی بوو کۆمەڵێک لە هۆکارەکان بکەین. یەکێک لە هۆکارانی کە باسم کردووە بەپی زانیاریەکانی نەتەوە یەکگرتوەکان کە هەرێمی کوردستان لە ڕێڕەوێکایە بە ڕێڕەوەیەکی سەرەکی دانرێ بەشێکە لە ڕێرەوە سەرەکیەکە بۆ دە ترانزیێتی مادەی هۆشبەر ینی لە ئێران کە دراوسێمانە بەکارهێنەر و هەروەها بەرەمهێنەریش ئەگەر ببێ ینی ئەوەی کە لە دەرەوەی حکوومەتی ئێرانە کارەکە بەشەیەکی باش لە مادەی هۆشبەری تایەوە ئەکرێت بەم دیوە ینی لە سنوورەکانی عراق تێپەڕێ بەرەوە خواروی عراق و هەروەها لە تورکیاش هەمان بابەتمان هەیە سووریا کە ئێستا بارودۆخێکی نالەباری تایە هەمان حاڵەتمان هەیە ئەم ڕێڕەوە کە دروست بووە بێگومان ئەبێتەوە هۆی ئاشنابوونی خەڵکانی ئێمە بەوە بە کۆمەڵێک هۆکار چه هۆکاری بەکارهێنان بێ چ بەداخەوە ینی کۆمەڵی خەڵکی چاوچنۆک چونکە بەکارهێنان و فرۆشتنی ئەم مادەیە بە بڕێکی کەم داهاتێکی زۆری تیا دەسەکەوێ کەمەوەکە کۆمەڵی خەڵکانی چاوچنۆک ئەگەر خاوەن سەرمایەش بن بۆ زیاتر دەستکەوتنی سەرمای ئەمە بەکاربێن یا بەداخەوە ینی خەڵکانێکە وەگاماژەم پێدا خاڵێکی کە لە بەکارهێنانی مادەی هۆشبەر بریتە لەوەی کە باری دارایی بارێکی نەخوازراوی ئابووری بەسەر هەرێمی کوردستانە سەپاوە بۆی داهاتێکی دەستکەوێ پلا بێتە بەر بەکارهێنانی مادەی هۆشبەر و ساختکردنەوەی ئەمە جۆرێکی ترە لەوەی کە ئەبێتە هۆی سەرچاوی داهات و هەروەها نەزانینی دروست بەکارهێنان لە مادە تەندروستیەکانە چونکە ئەمە بیرمان نەچێ مادەی هۆشبەر تەنها زیانی نییە بەڵکو لە چوارچەوەی پرۆسی تەندروستیە بۆ بەشێک لە چارەسەر بەکارهێنرێ ئەوە برا پزیشکەکانمان باشتر لە بابەتە ئەزانن بەداخۆ ینی ئەم بابەتە لەسەر دوو تەوەر کێشە دروستە کێشەیکەن ئەو مادانن کە هەر لە بواری دەرمانسازیە بەکار هاتوون کە بەداخەوە ینی خەڵکانێک نەشارەزایانە دوور لە ڕەچەتەی پزیشکی ئەم بابەتە بەکارێنێ و ئالوودە ئەبێ بە مادەکانەوە زۆر جار بیستومانە خەڵکێک شروع بەخواتەوە خەڵیەک حەب بەکارێنێ و هەروەها ئەکرێ ئەم مادە خاوانە خەڵکانێک لە دەرەوەی پرەنسیپەکانی لە دەرەوەی یاساکانی وەزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستانیان لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بەلاڕێیا بەرن و ینی مادەی هۆشبەریان لێ بەرهەمبێنن کەمە دوجار کارەسات دروستەکە لە ئێستا ئەم کۆمەڵە هۆکارانە لە هەرێمی کوردستانە زۆر لە بەرچاوترن وەک ئەوانەی کە لە شوێنەکانی کە دیار و بەرچاون. باشە جا کاک ئەنوەر ئێستا هەندێک جار منە دایک باوک لە ناو جانتای مناڵەکەیە چاوی بە شتێک ئەکەوێت نازانلانێ ئەمە مادەیەکی هۆشبەر بێت یان هەندێک جار بە پێچوانەکەیەوە خۆی دیارترین ئەو جۆرانی مادەی هۆشبەر کە لە لای ئێمە بەداخەوە بەکار ئەهێنرێ کام لە جۆرەکارن زیاتر بۆی کە هۆشیارێک هەبێ دایک و باوک زیاتر بزانێت زانیاری ئەوەی کە ئێستا بەپێی ئامارەکان دەستیان بەسەر گیرێ و برایانی ئاسایش و پۆلیس کە باسییانەکەن و لە میدیاکان ئاخرێتە بەرچاوی ئێمە زیاتر مادەی کریستاڵەکەیە کە لە شێوەی بلووری و گردووانایە تۆزە بەشێکی حەبەکەیە کە ئەم حەبە زۆر ئاسان نییە ناسینەوەی چونکە تۆ نازانی ئەم بابەتە لەکوێوە هاتووە حەبی چییە ئەم مناڵە بۆ کوچی وەریەگرتووە ئەکرێت لە نێوان هاوڕەکەیە بگوازێتەوە هەروە هیرۆینە هیرۆین بەکارهێنانەکەی قورسە لە ڕێگەی دەرزیەوەیە ئەمیان ئاسانتر ئاشکراکرێ بەڵام دوو حاڵەتەکەی لە کریستاڵەکە و لە کپتاگۆنەکەیە کە بە شێوازی حەب و پاودەرە ئەمەیان ناڕەحەتە ئەکرێ ئەم کەسە نەگاتە ماڵەوە بەکاریشی بهێنێ یان بە ئاسانی لە شوێنی کات بیشارێتەوە بە تایبەتی ئەم بابەتە کە بەداخەوە لە ناو کافێکانە زۆر جێگەی مەترسیە ینی هەنێ جاریش بیستومانە کە باس لەوە ئەکرێت لە هەنێ کافێکانە نابەرپرسانە لێرە
پەنجەی تۆمەت بۆ خاوەن کافەکان ڕناکێشین ئەڵێن لەویایە خەڵکانێک کە ئەچێتە ئەوێ نابەبرسانە یان بەرزیە ئەو حاڵتە بەکات بهێنرێت کە ئەکرێ گەنجانی ئەمەش توش بن وەگەوەی کە بەڕێز داماژەی پێکەین چونکە بەشێک لەوانی کە ڕۆکەنە کافەکان لە قۆناغی خوێندن هەر لە قۆناغی بنەڕەتیەوە ئەگەر 7 و 8 و 9 باسکەین تا ئەگاتە قۆناغی زانکۆش بێگومان هەردووچێ ئەمانایەکە نەکرێ یەکێک لە هۆکارەکانی ئاشنابوون بەو مادانە لەڕێ ئەو کەسانەوە بێ وەکو لە سەرتاش ئاماژەم پێکرد کۆمەڵی خەڵکانی ناپەرپرس و چاوچنۆک بێ یان برادر بێ خۆی بەکاری هێناوە یەک چونکە یەکێک لە ڕێەکانی توشبوون بە مادەی هۆژە بریتە لە حەزی لاساییکردنەوە حەزی دووبارەکردنەوە کە گەنجیش بێگومان لەم حاڵەتانەیە حەزی بەمە هەیە حەزەکە ینی شتێک تاقی بکاتەوە کە سەرکێشیەک بێ چونکە بیرمان نەچێت مادە هۆشبەرەکان بە تایبەتی چالاکەرەکانیان هەنێک بارودۆخی تایبەت هێز و توانا و سەرکێشی بۆ ئینسان دروستەکە گەنجیش حەزی بەوەیە حەزەکە ئەو توانایە ئەو جۆرە لە لەزەت و چێژەی پێبەخشێ بەکاری بهێنێ باشە کاکەنەوە زۆر جارەڵین ئەمە پێویستی بە کۆنتترۆلکردنە و دڵخۆشین بەوەی کە باشیشە لەسەر ئەم هەموو جەختەی کە لەسەرمانە بەهۆی وڵاتانی دراوسێەوە ئەم باداندەیە و بازرگانی پێوەکرێ بەڵام بە شوازە کۆنتترۆل کراوە لەلایەن برایانی ئاسایی شوێمە لێرەوە دەستخۆشییان لێکەین کە ڕۆژ بە ڕۆژ لە هەواڵەکان ئابینی چەندین کەس لە بازرگانەکان دەستگیرەکەن و ئێستاش بە شێوازێکی جلی مەدەنی لە نێو ئەو کافیانی کە جەنابەت ئاماژەی پێی دانیشن بۆی کە بزان چ کەسێکی ئەم بابەتانە بڵاوکاتەوە چکە لە بەرەوەی سەرەتا لەوانەیە هەر بە خۆڕای بیا بۆ کەسە هەتاوەکو ئالوودەیەەکە دایەوە کەسە جەدوای ئەوەکێ هاشتەکە پێچوان نابێتەوە ڕۆڵی کۆمەلگا تا چەند لەم بوارەیە ئەتوانێت ڕۆڵێکی بەرچاوی هەبێ ینی بۆ نمونە من و کاکە نۆر لە کافێک دانیشتین چایە قاوەیەکە خۆینەوە هەست بۆکەین مێزەکەی پەنامان خەریکی ئەم بابەتەن ینی با هەست بۆ بەرپرسیارەتەکەین قەینا مناڵ یەمەنیە تەلەفۆنێک بۆ برایانی ئاسایشەکەین کە لەم شوێنە ئەم بابەت تاگوزەرێ ئەگەر وامان کرد هەست ناکەین کۆنتترۆڵێک بۆ گوناو کۆمەلگاکەی خۆمانە گەڕێنینەوە بەدڵنیایەوە ئەو هۆشیاریە کە پێویستە لە کۆی سێکتەرەکانی کۆمەلگایە هەبێت لەم کۆی سێکتەرەکانی کۆمەلگا کەرتی پەروەردەکرێتەوە کەرتی تەندروستی ئەگرێتەوە دامەزراوە ئاینیەکان ئەگرێتەوە ئەو زانێر هۆشیاری کە هەیە لەسەر ئاستی تاگەگرێتەوە بێگومانە بێ ئێمە هەمومان لای خۆمانەوە هاوکار بین و یاسا و ڕێشوێنمان هەبێ بۆ پاراستنی نەوەکانی خۆمان مناڵی مناڵی جەنابتە ئامۆزامانە پورزامانە یعنی هەر بەشێکە لە جەرگی ئێمە بێگومانەوەی جەنابەت زۆر تەواو و دروستە کە سوپاس بۆ خوا ئەوەندەی کە ئێمە دەرکمان پێکردو هەستمان کردو لەم بارودۆخەیە کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەوگوزەرێ کەم تا زۆر هەمومان بەشدارین لەو هۆشیاری چالاکیەیە بەڵام هۆکارەکانی هەڵخەڵەتاندن کە وەک جەنابەت ئاماژەت پێدا منیش ئەمویست ئاماژەی پێبم کە بەشێک لەوانەی کە ئەبنە هۆی ئەوەی خەڵکانی کە ئالوودەبوو بە مادەی هۆشبەر بکەن یا توش بە مادەی هۆشبەر بکەن ئەوانن کە چاوچنۆکن وەک جەنابەت ئاماژەت پێدا ئەکرێ لە سەرەتاوە بێ بەرامبەر ئەو کەسێکی کە بەکاری نازانێت کە ئەم مادەی هۆشبەرە تاوەکو جارێک دوو جاروەی بەعری پێوتە تەقاعاتی بەکاری هێنێ دوای ئەوەی تر بێتە ئالوودەبوو ئەو کاتە بە پێچەوانەوە ئەبێ ئەو داوای مادە هۆشبەرەکە بکاوە بڕێک پارەش بە ئەگەر پارەشی دەست نەکەوێ سەرنجەم سەرکێشێ بۆ جیکردن بۆ تاوان بۆ ئەوەی کە ئەو مادە هۆشبەری دەستکەوێت ئەوەی کە گرنگە بەنسبەت ئێمەوە کۆمەلگای ئێمە لە کەرتی پەروەردەیە بە تایبەتی ئەبێ ئێمە هەنگاو بنین کە لە ناو پرۆگرامەکانی خوێندنە جێی ئەم بابەتە بکەینەوە بەداخەوە تا ئێستا 2 ساڵە لە هەرێمی کوردستانە لە ناو ناوەندەکانی خوێندنە لە سەرەتای دەستپێکی خوێندنەوە سێ ڕۆژی یەکەم یان هەفتەی یەکەم با بڵێن دابین ئەکرێ یان تەرخانەکرێ بۆ وتنەوەی کۆمەڵێک بابەتی هۆشیاری منزمنیان یەک دانیان مادەی هۆشبەرە کە بەم یەکدانە و لە سەعاتێک هاو سەرەتای داوام کە داوام مەزبوط نەبووە جێگیر نەبووە ئەو کاریگەری نابێت لە نرخی ئەم هەوڵە کەم ناکرێتەوە بەڵام هەوڵەکە زۆر سەرەتاییانەیە من پێم باشە بکرێتە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندنە ئەگەر کتێبێکیش نەبێ پەرتووکێکی خوێندنیش نەبێ ئێمە وای لێ بکەین کە مەلزەمەیەک بێت یاخود خەڵکانی پسپۆر لە پزیشک لە دەروون ناس لەمانە بێنینە ناو ناوەندەکانی خوێندنەوە کە بەداخەوە ئێستا زۆرێک لە ناوەندەکانی خوێندن بێ توێژەری کۆمەڵایەتین کە توێژەرە کۆمەڵاتەکە ڕۆڵێکی باشیان هەیە لەو کێشە دەرونیانەیە لەگەڵ خوێندکارەکە بە جیا و سەربەخۆ ئەیان بینێ ئەمە لە سێکتەرێکی کۆمەلگایە کە ناوەندەکانی خوێندنە لە قۆناغی بنەڕەتیەوە تاوەکو زانکۆ پەیمانگەکانیش مەبەستمە بەشێکی تری ئەم بابەتە ئەکرێ ئێمە پەنا بۆ دامەزراوە ئاینیەکان بەرین کە لەم دامەزراوە ئاینیەکان تەنها مزگەوتەکان ناگرێتەوە ئەو ناوەندە ئاینیانەی کە هەیە لە ڕێکخرا و لە میدیای ئیسلامی بۆ نمونە لە هەر بابەتێکە
بە شێواز و ستایلێکی ئاینی ئیشکراوە بە تایبەتی هەندێک لە پیاوانی ئاینی زانایانی ئاینی هەر خۆیان لە سوۆسیال میدیاوە وەکو منبەرێک سوودیان لێبینیوە ئامۆژگاری پێشکەشی هاوڵاتیان نەکەن. بەڵێ بەدڵنیایەوە ئێمە ئیشمان لەسەرەوەیە کە ئەم بابەتە ئێمە بە حکومی کۆمەلگایەکی ئیسلامین لە ئاینی پیرۆزی ئیسلامە مادەی هۆشبەر بەدڵنیاییەوە بە هەموو شێوازێک بازرگانی پێوەکردنی بەکارهێنانی تەنانەت گواستنەوەی نەقل و ئەمانەی هەموو شتێکی مادەم زیان بە کۆمەلگا ئەگەیەنێ وەک چۆن عەرەق و مەی کوحولیات حرام کراوە ئەمیش حرام کراوە ئەمە ئەگەر جەختی لێ بکرێتەوە بەدڵنیاییەوە ئەوانەمان کە پابەندی ئاینین و خۆمان بە کەسانی دامەزراوە ئەزانین نزیکی ئەم بابەتە ناکەوینەوە بەشێکی تری ئەم بابەتە پەیوەندی بە هۆشیاری کۆمەڵایەتی خێزانەوە بەداخەوە تاکی ئێمە شارەزایی نییە لەسەر مادەی هۆشبەر چۆنیەتی ناسینەوەی ئەگەر ئەم مناڵی تووشی مادەی هۆشبەر بوو چ ڕفتارێکی تیا دروسە بێ ئەم دایکە چاودێریکی ئەو توی لەسەر کۆمەلگانیە ئەمە زۆر جاوتومانە ئەوەندەی لەگەڵ مناڵەکانمانە ناژین زیاتر لەوە بۆیان ئەژین خەمی نانمانە خەمی ئاومانە خەمی بەرگمانە بەڵام ناین لەگەڵ ناخیان ئابژین ئەم مناڵە خۆیمان باسی هەڵسو و کەوتی ئەو کەسەت کرد بە تایبەت هەرزەکارێک یان گەنجێک کە مادەی هۆشبەر بەکارهێنێت چ ڕەفتارێک ئەم ئەنجامەیە کە نامۆیە بەوەی کە پێی بزانن. بڵێ یەکێکیان بریتە لەوەی کە ئەم مناڵە بابەتی شەڕەنگێزی و تووڕەبوون و ئەم بابەتانەی تیا دروسە بێ بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە هەر خودی مادە هۆشبەرەکە بەشێک لە جۆری مادە هۆشبەرەکان ئەم حاڵەتە لای بەکارهێنەرەکەی دروسەکە کە تووڕەبوونی تیا دروسەکە هەزی شەڕەنگێزی تیا دروسەکە هەشە ئەگەر ئەمەی تیا دروستەکە بە پێچوانەوە کاتێک کە مادەکە ئەوێت دەست بخە بڵێ ئەوێ مادەکە دەست بخە پناباتە بەرەوەی کە بێ پاری دەستکەوێ گەنجش لە ئێستاە یان ئەکرێت لە تەمەنێکا بێ سەرچاوی داهاتی خۆی نەبێ پناباتە بەر تووڕەبوون داواکردنی پارە بڕێکی پارە زیاتر ئەگەر نەیدرێتێ شەڕ دروسەکە کێشە لەگەڵ دایک و باوکیا دروسەکە خوانەخواستە پناباتە بەردزی ئەمە بەشێکی تیانە بەشێکی تریان لە ڕووی جستەییەوە کێشەی بۆ دروسەکە وەک کاکە فەرمووی ئەکرێ لایەنەکە دەرونی بێ گۆشەگیری خەمۆکی ئەمانە دروستکە بەشێکیشی جستەیی بێ ینی کێشە لە جستەیە دروستکە سەرێشەی بەردەوام دروستکە دوو لە ڕووی جەنابتان و بینەرانی بەڕێز یەڵنجدان و ڕشانەوە دروستکە زۆر بابەتی تریشەیە وەکو جۆری مادە هۆشبەرەکە ینی کاریگەریەکەی و ئاساوارەکەش دیارریەکە ئەگەر دایک و باوکی بەڕێز هۆشیاریان لەسەر ئەو مادانە هەبێ کە لە کۆمەلگای ئێمە ئێستا بەکارهێنرێن ئاساوارەکانیان چۆن بیان ناسیتەوە ئەو کەسە چۆن بزین ئەمە بەکارێنێ و کاریگەریەکانی مادەکە شۆنە بەدڵنیایەوە ئەکرێ ڕێگرێکی باش بێت بەڵام بەو مەرجەی کە دایک و باوکی ئێمە خۆی بەشێک بێت لەم پرینسیپە لەم کارکردنە لەم کارنامەیە زانیاری دەستبخە و هەروەها دام و دەستگاکانی کۆمەلگاش کەڵێم دام و دەستگاکانی کۆمەلگا ئەکرێ تیڤیەکان بەشێک بوون لە پێدانی ئەم هۆشیاریە سۆشیال میدیا بەشێک بێت لە پێدانی ئەم هۆشیاریە دامەزراوە ئاینیەکان بەشێک بوون لەمە و ناوەندەکانی خوێندن بە دڵنیاییەوە بەشێک بوون لەوە کە ئەکرێ بەشێک لە کۆبوونەوەکانی دایکان و باوکان لە ناوەندەکانی خوێندنە کە چەند جارێک لە سەرەتای ساڵەوە کە دەستپێکە لە ناوەڕاستی ساڵا کە بۆ کۆمەڵی ڕێنمایەدەی لە کۆتایی ساڵا کە ئەکرێ زیاتر لەمانش ئەم بابەتانە هەبێ و من لێرەوە پێشنیارێک بۆ بەرپرسانی وەزارەتی پەروەردەکەم کە خۆشم لەو بوارەیە ئیشەکەم کە ئێمە کۆمەڵە لیژنەی تایبەتمەندمان هەیە لە ناو ناوەندەکانی خوێندنا لیژنەیەکی تایبەتمەندیش بە هەمیشەی لیژنەیەکی هەمیشەیی بێ نەکاتی بێ دروستکرێ بۆ لیژنەی بەرەنگاربوونەوەی ئالوودەبوون جا ئێستا ئالوودەبوون لە ناو ناوەندەکانی خوێندنا تەنها مادەی هۆشبەر نییە بۆی دایکان و باوکانی بڕست و کۆمەلگاش بزانێ جگەری ئەلکترۆنی ئەوەی کە پێوترێ ڤیپ هەر جگەری ئاسایی ئەمانە زۆرن من خۆم شاید حاڵی ئەوم کە لە ناو ناوەندەکانی خوێندنا بە ڕێگەزی مێشەوە بە قوتابخانەی کچانیشەوە بازرگانی پێوەکرێ بڕوا بکە ینی سمپڵم لایە کە خوێندکاری کچ هەبووە بە قەرز فێ پێناوە بۆ هاوڕەکانی ڕۆژی بە 1000 دینار بە هەفتەی بە 1000 دینار پارەکەی بۆ ساکاتەوە بیدرێت ئەمە کارەساتە لە قۆناغی 7 بۆ 9 ئەبێ لەوانەی سەرتاوە چۆن بێت لەبەرەوە ئەم جۆرە لە هەڵمەتی هۆشیاریە بە کۆی سێکتەرەکانی کۆمەلگا بە پێویستی ئێزانم پێکمانەوە زۆر گرنگە بە تایبەتی بۆ سێکتەری پەروەردە کە ئێستا بەڕێستان لەوانەیە باشتر بزانن بۆ زۆربەی خوێندنگاکان بە حکومی و ئەهلیەکانیشەوە زۆربەی پۆلەکان داتاشۆیتیا ینی ئەتوانێت بۆ نمونە بە وێنە بە کۆمەڵێک گفتوگۆ ینی ئێستا ئەگەر ئێمە بچینە چاکسازیەکان ئەو گەنجانەی کە گیراون
بڕوا بکە ئێستا قسەیان لەگەڵا بکە پەشیمانیشی وان لە دواوەیە کە تازە چارە نییە تۆ تاوانەکە ئەنجام ماوە بۆی ئەمانە پیشانی گەنجەکانمان بێ ئەمە چارە نووسە ئەگەی بەمە ئەمە ڕێگایەکە یەک ڕێگای تر کە کاگەنەوە ئێستا زۆر دیاردەیەکی باوە لە ناومانە باسی دەرمانخانەکانمان کرد چەند گرنگە چاودێری هەبێ ینی هەر پزیشکێکی بەڕێز هەر کەسێکی بەڕێز لەو دەرمانخانەیە کارەکە ڕاستەکە دەرمانەکە لە بری و پارە وەرەگرێت بەڵام یاسایەکە بێ بەرامبەر ئەوەی کە کۆمەڵێک لەو دەرمانانە بۆ منە بێهۆشکەرن بەڕاستی شروع بە حەپە ئەمانە بە پێی ڕەچەتەی پزیشک نەبێ بە کەس نەدرێ ئەمەش نابێتە بەشێک لەوەی کە ئەم دیاردەیەکەم ترکەینەوە بەدڵنیاییەوە ئێمە یاسایەکمان هەیە کە ساڵی بەهەڵە نەچوو بم 2020 لە پەرلەمانی کوردستان و لە ڕۆژنامەی وەقاعی کوردستانی شەبڵاو کراوەتەوە مادەیەکی باس لەو بابەتەیەکە کە ئێمە چۆن لە ڕووی تەندروستیەوە هەم برا پزیشکەکان هەم دەرمانسازەکان هەم دەرمانخانەکان مامەڵە لەگەڵ ئەو دەرمانانە بکەن کە لە بواری چارەسەری ئازارە بەکارێنە بە تایبەتی بەشێکیان لایەنە دەرونیەکان بۆ خەمۆکی بۆ شەڕەنگێزی ئەوەی کە پێوترێ شیزۆفرینیا بوو ئەمانە بەکارێنرێ بێجگە لەوەی کە خوانە خواستە ئەگەر پزیشکێک بەهەڵا یان دەست ئەنقەز ئەم بابەتە بەکاربێنێت تووشی سزا و لێ پێشینەوە بێ یاساکە هەر وایە کە ئەبێ کۆمەڵێک مادە هەیە تەنانەت لە دەرمانخانەکانیشە نەک لە هەرێمی کوردستان لە کۆی جیهانە ئەم بابەتانە بە تایبەتمەندی بۆ بڕێکی دیاریکرا و بۆ کەسی دیاریکرا و بە بڕ و بە ملیم و بە ڕۆژ و ئەمانە کە بەکارێنێ بنووسێ و ڕادستی ئیداری نەخۆشخانەکان کرێتەوە ئەوانی کەیشی کە لە دەرەوەیە بۆ نمونە حەبێکی ڤالیۆمە حەبی ترامادۆڵەکە ئێستا لە مادەی هۆشبەرا بەکارێنێ خۆی بەشێکە لە پێگاتەکەی بۆ دەرمانسازی بەکارێنێ ئەمانە بە تایبەتی لەو مادانەی کە بە ڕێزیشت ئاماژت پێکرد ئێمە فێر بین برا خاوەن دەرمانخانەکانمانەوانەیە کە لە دەرمانخانەکانە ئیشەکەن بە تایبەتی ئەو جۆرە دەرمانانەی کە بۆ چارەسەری گرفتی دەرونی بەکارێنێ بە تایبەت ئەوانیان و ئەوانەشی کە ئازاشکێنن نەدرێ بە خاوەنی ڕەچەتەکە خۆی کەسێکی کە لەگەڵ یابێ باوکێتی دایکێتی کەسێکی بەرپرسیار بێت چونکە ئەکرێ ئەو کەسە بە هەڵە بڵێ ئەو کەسە بە هەڵە بەکاری بێنێت چونکە بیرمان نەچێت زۆرێک لەوانەیە کە ئالوودەبووی مادەی هۆشبەرن لە زیاد لە پێویستی خۆی لەو بڕەکە هەیە بەکاریە ناوە تووشەوە بووە کە زیاتر لەوەی کە پزیشک بۆی داناوە بەکارێنێ ئەمە جۆرێکە لەو ڕێگریانەیە کە هەیە بە تایبەتی ئەوانەیە کە نەخۆشی دەرونیان هەیە و هەروە هەر بێتە یاسایەکیش وەگەڵ یاسایی کە لە زۆر لە شوێنەکانە هەیە کە لەسەر لە ئەوروپایە بە تایبەتی دەرمان زۆر پێویست نەبێ نانووسرێ ینی بە میوە و بە کۆمەڵی بابەتی سروشتی چارەسەرەکرێ بەڵام بەداخەوە ئێمە ڕێژەی بەکارانی دەرمانمان لە ئاستێکی زۆر بەرزایە و بەداخیشەوە ئێستا من پارچەیەک حەبم پێ بشمە لای دەرمانخانەیەک ئەڵم کاکە ئالەم جۆرەمانەیەتر ناوترێ ئەمە ڕەچەتت هەیە نیتە بۆ نووسراوە بڕێ بەکارێنانی چۆنە لێوکە هەر لەوێک ئەو برا دەرمانسازش ینی ئەو خاوەن دەرمانخانەیەش پێ بڵێ ئەمە بەو شێوازە بەکاربێن کە بەداخەوە ئەمە جێگەی مەترسیە نەک تەنها بۆ ئەم بابەتەی کە ئێمە باسیین بۆ کۆی جۆری دەرمانەکانیش کە بڕوو شێوازی خۆی هەیە و تەمەنەکەش ڕۆڵی هێتیایە زۆر سپاس بۆ تۆ کاگەنۆر بە هیوای ئەوەی کە ئەم ڕۆژانە زۆر بەگرنگیەوە سیرکەین بەس تەنها لەم ڕۆژانەشانە بێ ئەمە زەنگێک بێ کە هەموو ڕۆژێک هەمومان بە بەرپرسانە بتوانین مامەڵە لەگەڵ ئەم بابەتەکەین چکە بۆ نمونە ئەگەر مناڵێک یاخو گەنجێک یاخو کوڕێک کچێک لەناو کۆمەلگاکەی ئێمەیە تووشی مادەی هۆشبەر بەرێ تووشی هەموو خێزانەکانمان بۆ چکە بۆ دوجار کۆمەلگاکەمان با قارێکە باکە ئەم بابەتە بڵاوێتەوە بۆی لە هەر شوێنێک ئەم بابەتەمان بەدی کرد کەسانێکمان بەدی کرد بازرگانی بەم بابەتەوە کە ئێوێ خەڵک لە خۆی کۆکاتەوە زۆر بەرپرسانە خۆشمان تووشی کێشە ناکەی پەیوەندیەکەین بە ئاسایشەوە ئەوان تیمی تایبەتیانی و چاودێری ئەکرێ و هیوادارین ئەم بابەتە لەناو کۆمەلگای خۆمانە ساڵێکی تر بە دڵخۆشی و باسیکەین کامەرەکان کەمتر بێتەوە دووبارە سپاس بۆ تۆ.